خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ شەویش پانۆراماتان بە یارمەتی ئەو کارانم پێشکەش دەکەین. شاندێک لە بەغداوە هاتە هەولێر کۆبوونەوەیەکی چڕ و پڕیان ئەنجامدا. وەرەقەیەکیان پێبوو، وەرەقەکە باسی لەوە کرد کە ئایا بگەنە ڕێکەوتنێک دەربارەی مەسەلەی پرسینەوەت. وەرەقەکە نەگەیشتە دەرەنجام، دوای وەڵامی هەرێمی کوردستانیان وەرگرتەوە. ئەمڕۆ شاندێکی باڵای هەرێمی کوردستان لە کاتژمێر 8 بەیانیەوە سواری تیارە بوون و لە بەغداد نەک بەرە بەیانی لە بەیانیە پێشنیوەڕۆکەیە کۆبوونەوەیەکیان کردووە و ئەم ساتانەش لە کۆبوونەوەیەکی دیکەدا. من هەوڵمدا بە پێی پەیوەندی شەخسی هەندێک زانیاری وەرگرم، بەڵام دۆخەکە هەستیارە تا ئێستا هیچ دەرەنجامێکی نییە، نە دەرەنجامی دڵخۆشکەر دەرەنجامی دڵناخۆشکەر. ئەوەی کە تا ئێستا هەیە ئەوەیە کە بەردەوامن لە گفتوگۆ بەو لێکەوتانەی کە پرسیاریشم لەبارەیەوە کردووە هەمویان گەشتبینن بە ئەوەی کە بگەنە ڕێکەوتن، بەڵام مەرج نییە ئەم شەو هەموو شتێک تەواو بوو بێ و ڕەنگیشە بابەتەکە چووکە فشاری زۆری لەسەر هەیە و بابەتەکە زۆر گفتوگۆی لەبارەوە هەیە و هەندێک لایانی دیکەش هاتوونەتە سەر هێڵ، بۆیە بە ئەگەرێکی زۆرەوە ینی ئەوەش یەکێکە لە ئەگەرەکان کە هەر ئەم شەو بگەنە ڕێکەوتنێک. بابەتەکە لەسەر مەسەلەی ڕادەستکردنی نەوتە. ئێمەش لەسەر ناوەڕۆشی ئەو بابەتە چی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە وەکو قەوارە، چی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە گفتوگۆی لەبارەوەکەین. لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز نەوزادی مهندس شارەزای نەوت و پرسی نەوت و گاز لەگەڵمانە بێ. کاک نەوزاد زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئێوەش کاک. سپاس دەکەم. و کەمێکی تریش هاوکارانم بەڕێز کاک شوان کەلاری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان ئامادە ئەبێت، ئامادەیەکەن بۆی گفتوگۆ لەگەڵ بەڕێزی شیان بکەین کە لە گەرمیان و لە شاری کەلارەوە لەگەڵمانە بێ. بە هیوای ئەوەی کەویست زوو بێتە سەر هێڵ بۆی بتوانین گفتوگۆکەمان گفتوگویەکی هەمەلایەنە و پڕزانیاری بێ لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ و ئەم شەویش خەڵکی کوردستان بە نائومێدی نەخەوێت. سەر نەنێت و ڕاستە. کاک حاجی نەوزاد بخێر. زۆر سپاسدانەکەم. حاڵ چۆنە؟ من سەرەتا باس بکەین بە قساکەین ڕێک لەسەر ئەوە، ینی کاڵێم و ئەحواڵت چۆنەت ئەکیدم بەهۆی ئەو دۆخەوە ئەحواڵی کەس باش نییە. کابراڵە هیچمان دڵ و دەروونمان ئارام نییە، جێگیر نییە. بە ئیزنی خوای گەورە باشە بێ ئینشاءڵڵا. چی دەستکەوتوە تا ئێستا کە هەبێ لەسەر ئەو ڕژنووسە ئاڵ و گۆڕپێکردنەی کە لە نێوان هەردوو لای هەیە؟ من هەنگی خاڵم بەدڵە لەم پرۆسی گفتوگۆیە. یەک لەوانە ئەم جارە وەکوڵێت تعتیمێکی ئەعلامی زۆر باشە لە هەردوو لاوە شان دەکەن لە هۆڵێکی داخراوە گفتوگۆەکەن بەهێمنی بە ئارامی بە وەکوڵێن دوور لە زەخت و فشاری ڕاگەاندن و سۆشیال میدیاوانە چونکە بەداخەوە ئەم قسەیەکەم لەوانەیە ئەگەر ڕاستیشی تیا بێت مەسەلەن نیسبەتێک ڕاستی تیا بێ زۆر جار ڕاگەاندنەکان سۆشیال میدیاکان بوونەتە هۆکارێکی خراپ بۆ وروژاندنی هەندێک لایەنی سلبی و نەرێنی. ئەوە هەندێکیان ئەکرێ بڵین. بەڵێ ناڵم هەندێکیان منیش هەروام وت هەندێکیان وا ئەکەن کە نامەسئولانە تەسەڕوفکەن هەڵسوکەوتکەن مامەڵە لەگەڵ پرۆسێکی وا گرنگ و هەسیارە بکەن. ئەمە پێ ناوتێ سبقی ڕۆژنامەنووسی و لە پێش هەمووە فریاکەم و هەڵا بکەم و بیکەمە گەرمە هەواڵ و ئەوانە نەخێر. ئەمە مەسلەیەکە، مەسلەیەکی چارەنووسازە، مەسلەی میلەتێکە، قوتی میلەتێکە کە هەمومان ئەوە 2 مانگە زیاترە هەمومان بە وەکو ئەڵێن بە خەم و خەفەت و دڵ و دەروونێکی نائارامەوە چاوەڕوان دەکەین. ئەمڕۆ ناس بینی ئەم هەفتەیەنا و هەفتەیە مانگێککەنا ئەمە کارێکی خراپە. ئەمە یەکەم کە خاڵێکی زۆر باش بوو کە ئەم جارە تعتیمیاکی ئەعلامی هەیە و خۆیان ئەگەر گەشتن نەتیجە دەرەکەوێت. دووهام وەکو قسەی جەنابەت دوتم بۆ خۆم لە پێشا بەنیهاز بووم بیڵێم گفتوگۆکردن کاکە محەدەد نییە، کاتی محەدەدی نییە. بڵێ وڵات بە سەعاتێک تەواو بین بە 2 سەعات حەدی بێ ئەگەری تێدا، چونکە مفاوەزات کەوتۆتە سەر بابەتەکە. بابەتی گفتوگۆکە ئایا بابەتەکە چەند گرنگە، چەند هەسیارە، چەند پەیوەستە بە مستەقبەلەوانێ، بە ئایندەوە، بە قوتی خەڵکەوە یاخود مەسەلەیەکی احتیادی ڕۆتینە. ئەمانە ئەوە بۆیە ئەم گفتوگۆکان شەر نییە بەیانی ئەخیری دنیا بێت. کاکە لەبەرەوە لە دوای بەیانیش کە سێشەممەیە ڕۆژی ژەیە و مانگی ژەیە و ساڵی کەش هەیە و ئەتوانین مفاوەزات بکەین. لەوانەیە ئێستا هەنگێک کەس بڵێ کاک نەوزاد کەس تەحملی مانگ و هەفتە و ساڵێکی کەی نییە، بالفعل منیش لەگەڵەوەیە. بەڵام وەکو وتم
ناشگاتە ئەوە چونکە ئەم ڕێکەوت یاخود ئەم ڕژنووسە و ئەم ئامادەکردن و ئەم ئاڵوگۆڕی بیر و ڕایە بەم گەرمیە لە ماوەی ئەم هەفتەیە هەردوو لا زۆر باش لە نیەتەکانی یەکتری گەشتون لە داواکاریەکانی یەکتری گەشتون و مناقەشەی جددی و تەفاسیلیشان کردووە زۆر جار مەسەڵەن ئەڵێن کاکەوە لە عناوینە ڕێکەوتون و تەواوە و ئەوەیە بەڵام دۆ خۆ دەزانیت شەیتان و فی ئەوە لە وردەکاریایە لەبەرەوە وردەکاریەکان ضرورە بەڵام وەکوتم دانووسان ناوی خۆی بە خۆیەتی من هەندێک دەدەم تۆش هەندێک وەردەگری بۆ پێچەوانەشەوە من بۆیە ئەڵێم ئەلێرەوانەیە حکومەتی هەرێمی کوردستان ڕاستە مووقفی حریجە لە بەردەمی میلەتەکەی خۆیان چونکە نەیتوانیوە موچەی بۆ دابینکە دوو مانگە نەتوانراوە لەژێر ئەم فشار و گەماروەی کەوا دەوڵەتی عێراق و حکومەتی فیدراڵی وەزارەتی دارایی ئابووری عێراق خستوێتە سەر هەرێمی کوردستان و بە تایبەتیش موچە خۆران من لێرەیە قسەیەک دەکەم وەکو شارەزایەکی ئیداریش کاکە هەمومان نەزانین یاسای بودجە بۆ 3 ساڵ پەسەند کراوە یاسایەکمانەیە لەسەر 2023-24 و قسەکە لەسەرەوە کە ڕێکەوتنەکە ئیسینادە لەسەر یاسای بودجە بڵێ بەڵام ئەمە قسەکەم ئەمەیە کاکە زانە کە یاسای بودجە مەرجع بێت کەواتە لە یاسایە لەو یاسای بودجەیە بودجەی تەشغیلی هەیە و بودجەی وەبەرهێنان هەیە بودجەی تەشغیلی بریتە لە چی بریتە لە معاش وە هەموو ئەو پێداویستیە زەرورانەی کە حکوومەتەکە جێبەجێکە و دام و دەستگا جێبەجێکردنەکان پێویستیانە لە سەرفیاتی ڕۆژانەیە ئەوە بەرهێنانیشەوە خۆتان دەزان بۆ پرۆژە و خزمەت گوزارەکانە کەواتە تۆ ئەساساً لە کاتی پەسەندکردنی یاسای بودجەی 2025 دەبێ کاکە خۆ ئەمە ئەلفوبەیە لەوانەیە من خەڵکێکی ئیدایی نیم دارایی نیم شارەزانیم بەڵام بۆ خۆم بە خیبرەی 30 ساڵی خۆم کە مدیر دائیرە و مدیر دام و دەستگا بووم ئەزانم کە بودجە چۆن ڕێگەخرێ میزانی شەهری متەراکم چییە باشە کەواتە تۆ کاتێک یاسای بودجە جێبەجێ کردووە و پەسەندت کردووە دەبێت داهاتت لە بەرچاو ڕوون بێ و خەرجەکانی ئەو ساڵەشت لە بەرچاو ڕوون بێ لانی کەم تەقریبیە یعنی تەخمینیە هەردووچار کەواتە تۆ ناکرێت لە مانگی چوارەوە هێشتا 4 مانگ لە مانگی 2000 لە ساڵی 2025 نەڕۆیشتووە وەڵا کاکە بەشە بودجەی موچەت نەما ئەمە منطق و علم و لۆژیک و هیچ شتێک نایخوێنێتەوە بۆیە ئەمە من هەر لە زووتریش وتم ئەمە پرۆسەیەکە پرۆسەیەکی سیاسیە پرۆسەیەکی نە ئیداریە نە داراییە نە ئەوەیە بۆیە حەقا حکوومەتی هەرێمی کوردستان پێ لەسەر ئەم بابەتەدا بگرێ و من لە شوێنێکی کە ژوتم دەبێت دەستور و دەبێت یاسای بودجە بکەنە مەرجع بۆ موچە و موچە نەبەستنەوە کاکە بە مەسلەی هەناردەکردنی نەوت و کۆمپانیاکانی نەوت و نازانم سعری نەوت چۆن بێ و هەموومانە موافقت کراوە ئێستا منە بینم و جۆم لێ بوو ئەمڕۆ خۆتان دەزانن هەر لە پرۆژەی بودجەکەەوە هەموارکردنەوەکە نرخی 1 بەرمیل نەوت بە دەرهێنان و بە گواستنەوە 16 دلارە کەچی ساڵن کاکە 16 دلارەکە جا بە مەرجێک ئەو 16 دلارە ئەبوو دەبوو لە ماوەی 2 مانگە 6 ڕۆژە لیژنەیەکی شارەزایی تەکنیکی بێلایەنی خارجی هەڵسێت بە تەخمینکردنی ئەم سعری بەرمیل نەوتە ئێساڵێن کاکە پێویست بەو لیژنەیەش ناکە من تێناگەم یاسا ئەگەر ڕێز و احترامی هەبێت دەسوور ئەگەر ڕێز و احترامی هەبێت لە دەوڵەتێکی دەستوریە دەبێت کاری پێ بکرێ ئەگەر ناکاری پێ ناکرێ کەواتە دەوڵەتێکی دەستوری نییە من قسەیەکی کەشەکە بۆ ئەوەی چونکە بەڕاستی من وەکو خەڵکێکی کوردستان و هاوڵاتێکی کوردستان قەت لەنجی و نەنجی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕەوا نابینم و بۆ میلەتەکەمان بەڕەوا نابینم مەسەلەن ئەڵێن ئەمشەو کۆبوونەوەکی گرنگی سەرکردایەتی ئیداری تەنسیقی هەیە ئیتاری تەنسیقی هەیە کە بریتین لەو حیزبانەی کەوا بەشدارە لە حکوومەتەکەی سوودانیە باشە من پرسیارێک لە ئەو سەرکردانە و ئەو دەوڵەتی عێراقا ئەکەم کە فیدراالیە معقولە دەوڵەتێکی خاوەن دەستوری هەمیشەیی کە لە مێژووی خۆیان ئەمە یەکەم جارە دەستورێکی هەمیشەیی هەبێ و یاسای هەبێ و پەرلەمانی هەبێ و هەموو دام و دەستگا بەڕێوەبردنەکان و یاسادانان و ئەوانەی هەبێ تۆ هەموو یاساکان و هەموو موافقەتەکان بخەیتەوە بەردەمی حیزبە سیاسەکان و سەرکردە سیاسەکان باش ئێستا ئەوە ئەڵێن بۆیە من نەویستەوە بڵێم ئەڵێن ئەگەر ئەم ڕێکەوتنە تەنانەت ئەو وەفدە تەکنیکیە ڕێکەون ئەچێتە فلتەری چوارچەوەی هەماهەنگی و دوجار ئەنجا ئەچێتە لای محەممەد شیع سوودانی جارێکی تر دێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام پێچی هەر ئەم شەو بێ ینی هەندێک زانیاری شم دەستکەوتوەکاری هەرێم بەسەلەن طبعا ئەوکەوەی دانووسان کە باسەکرێت لە ئەو پرەنسیپانێک کە هەیەی خۆت هەموو خەڵکی کوردستان ئەزانێ باز لەوە کرێکە هەرێم بەنیەتێکی نەرم شاندەکەی هەرێم بەنیەتێکی نەرم چووە وەکو تەنەزولنا بەڵام بە استحقاقی دەستوری هەندێک شت قەناعەت پێ بکات ڕەنگە لەسەر قەناعەت و وردەکاریەکە مابێتەوە مەسەلەی و 16 دلارە تا ڕادەیەک چارەسەر بووە مەسەلەی ئەوەی کە ماوەتەوە لەسەر ئەوەی چەند
بدرێ بە کۆمپانیاکان چەند بدرێ بە مەسلەی لە بەرامبەر بدرێ بە داناغاز بۆ مەسلەی بڵێ کەواتە بەڕێز کاک نەوزاد جگەلەوە کە هەم چەترێکەیە کە یاسا دەستورە کەەوە چەترێکی کە یاسای بودجەیە جگە لەمە هیچ ڕێکاری شتر ئەمێنێتەوە تەنانەت بۆ بەغدا و بۆ هەرێمیش خۆی بەڕاستی کێشەکە وەکوتم ئەمە کێشەیەکی گرنگە و حساسە و ناکرێت هیچ لایەکیان بە هەندوەری نەگرن لەبەرەوە لە غیری یعنی مەکووتم ئەگەر تۆ دەوڵەتێکی دەستوری و یاسایید ئەبێ پەنابیتە بەر دەستور و بێ پەنابیتە بەر یاساکانی خۆت و لە ئەخیر جاریشا تۆ دام و دەستگایەکی دادوەریت هەیە و دادگایکی باڵای فیدراالیت هەیە بۆ یەکلاکردنەوەی ئەم کێشە چارە نووسازانە کە چەند جاری بڕیاری خۆی دەرکردووە ئەگەر ناکرێت یعنی ئیتر خۆ وەکووتم ناکرێت تۆ تاستەر میلەتێکی 5-6 ملیۆن کەسی عقوبە بی کە بەناو بە ئەعلامەکانی خۆتا لە ناو سەرکردەکانی شیعەیە هەموو کاتی ئەڵێن خەڵکی کوردستان خەڵکی ئێمەیە و هاوڵاتی ئێمەیە و بەشێکی جانەکراوەیە لە داوتی کاکە بەشێکی جانەکراوەیە تۆ دەست کردوتە بینەقاقەی و قورجی و قوتت گرتووە لەبەرەوە بەڕاستی وەکووتم حەق بە دەوڵەتی عێراقی فیدراالیش نایەم و دەستیان خۆش بێ جەماعەتی حکوومەت یاریمی کوردستان بەو نیەتەوە چوون و هەوڵێکی زۆر باشیان ناوە و نەرمونیانیان نواونوە وەکووتم کاکە زانە لە دانووسان گەلێک جۆری هەیە دانووسانێکی بە زۆر و لەژێر فشارە دانووسانێکی خۆڕسک و ئاسایی دانووسانێک کە وەکووتم مەرحەلە و قۆناغەکە پێویستیەکە لەسەر ئەم دانووسانانی حکوومەت یاریمی کوردستان بەڕێی من وەکووتم دەبێت کۆنکرێتی بێ و دوورمەودا بێ و پشت ببەستێ بە دەستور و دەقە یاساییەکان بۆ ئەوەی جارێکیکە دووبارە نەبێتەوە و ئەم مشکلەی خۆتان دەزانن لە ساڵی 2014 و 15ەوە بەردەوامی هەیە تا ئێستا لەبەرەوە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی وشیارە و وڵاتی خۆی خۆشەوە و حکوومەتی خۆی خۆشەوە و پشتیوانیەکە سەر ڕای هەموو کەم و کوڕەکانی حکوومەت یاریمی کوردستانیش کە هیچ شاراوە نیە دەردووکاراڵی لای قاسی و دانی بۆیە لەگەڵ ئەوەشە خەڵکی ئێمە وشیارە و هیچ کاتێ ئامادە نییە لەگەڵ ڕێزم وڵاتەکەی خۆی خاکەکەی خۆی میلەتەکەی خۆی بخاتەوە ژێردەستی دەوڵەتی عێراقی و ئەویش بەو شێوەیە معاملە بکاکە خۆمان دەزانین وەرە بابینین و مقارنەیەکی کورت بکەین ئایا خزمەتگوزاریەکان لە هەموو ئەو ناوچانە لە باشوور و لە وەسەط و تەنانەت لە بەغدادی پایتەختیشا بەقەدەر خزمەتگوزاریەکانی حکوومەت یاریمی کوردستانە بۆ هەموو کەم و کوڕیانش کە هەمانە و بۆ هەموو ڕەخنە و گلیانش کە هەمانە ئەو پرۆژە ئاودانیانی کە لە هەرێمی کوردستانە هەن لە جنوب و باشوورا هەن ئێستا هەندێک قسا بیسیتەوە لە مەسئولیان لە مەسئولی نامەسئولیان دەڵێن کاکە جا کوردستان بۆ چێتی کوردستانەوە ئەوکو ئەوروپا وایە نەفعێکی سیاسی شێ بەڵام کێشەکە لەوەیە هەرێمی کوردستان خەڵک دوو مانگە موچی وەرنەگرتووە خۆی ئەمەیە ئەمەمان دووکەرە ئەجینا هەموو ئەو فەرقانە خەڵک بینی هەر کەسێک کە سەفەری ناوڕاست و باشووری عێراق بکە بە ئاشکرا هەست بۆ ئەکا ئەوە لەگەڵ کاک محەممەدی پەیامنێر لە گفتوگۆ داین ئەڵێم دوو کۆبوونەوەی هەیە تەکی دەکاتەوە کە کۆبوونەوەیکی چوارچەوەی هەماهەنگی کە بڕیاری ئەم شەو بەڕێوە بچێت و ڕەنگە ئەو کۆبوونەوەی چاوەڕێی کۆبوونەوەی شاندە تەکنیکەکە بکە لە ڕاستیدا بۆ ئەوەش لەسەر هێڵم بەڵام تا ئێستا هیچم دەست نەکەوتووە لەبەرەوەی نەتیجەیەک دەرەنجامێک تا ئەم دەقەیە نییە لە هەندێک پەیج و سایت و تەلەڤیزۆن نەگەیشتوتە تەلەڤیزۆن بەڵام خەریکە خەڵکمان دووەکەن حەق نییە بەڕاستی من وەکو ڕۆژنامە نووسێک لێرە ئەوە ئەڵێم خەڵکی زۆر لە ئاستی باڵا لەسەر هێڵە بابەتەکە کەم نییە بابەتەکە سادە نییە تکایە با نەبێتە بەڕێککەوتن و ڕێک نەکەوتن پێویست ناکە پێشکەوین نەپێویستەکە من ئێستا بڵێم هەموو شتێک تەواو بۆ ڕێککەوتن و نەپێویستی شەکە من ئێستا بڵێم نەخێر ناگەنە ڕێککەوتن و تەواو بۆیە بەردەوام هەر زانیاریەک هەبوو ئێمە گوازینەوە کاک نەوزاد چارەسەری ئەو بابەتە هیچ ڕێگەیەکەیە لە ناو خۆ بکرێ لانی کەم ئەگەر خۆ خەڵک موچەیەکی وەربگرتا کەمێ قەرزەکانی بدابایەوە خەڵک چاوەڕێی ئەوەیە کرد چاوەڕێی شەڕی ئەو دەستە سیاسی و ئەو نەزرە سیاسی شێکرد بەڕاستی ئێستا خۆی ئەوەی کە من متابعاکەم مشکلەکە لە بینی کۆمپانیا نەوتیەکانە نەماوە کاکە کۆمپانیا نەوتیەکان سێ تەڵەبیاتی گەورەی هەبوو یەکەمیان وەکووتم شایستە دارایەکانیان لە کاتی خۆیان پێ بدرێ دووهەم ئەم ملیار دۆلاری هەر محەممەد هەر ئێستا ئەوەی بۆ نووسیم ئەڵێ بە هیچ شێوەیەک ڕاستی ئەنجامەکان نەگەیشتونەتە بنبەست ئەوەی هەندێک وتم ئەڵێ باگەرێکی زۆرەوە وەفدی هەرێمی ژەمێنێتەوە تا ئێستا و زانیارێنێ پێویستی کە لەگە کاک محەممەدی بە تەلەفۆن داخڵە بین دوزار بەڵام با لەگەڵ جەنابەت گفتوگۆ بکەین تا میوانەکەشمان ئامادەبێت ئەمەی کەوتم پرسیارەکە بڵێ بڵێ یعنی وەکو وتم کێشەکە ئێستا لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە نەماوە کۆمپانیا نەوتیەکان داوای ئەویان کردووە سێ تەڵەبیان هەبووە کە شایستە دارایەکانیان لە کاتی خۆیانە پێ بدرێ
دووهەم ئەو ملیار دلاری کە قەرز و پێشتریایەتی بە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بیان درێتەوە عێراق رازیە و 16 دلارەکەش بە موافقەتی ئەوان و بە ئەوانەیە لەبەرەوە ئەوە حاڵەتێکە ئەوەی کە ماوەتەوانێ پێم وایە شتێکی زۆر گەورەش نەبێت لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدادا ئەوەی کە ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود بەغداد دەڵێت دەبێت تەواوی نەوتەکەم ڕادەستکەی ئەمان دەڵێن کە 400,000 بەرمیلە ئەم 400,000 بەرمیلە ئەمان دەڵێن 280 دەینێ و 120ەکەی کەش بۆ ناخۆی خۆمان ئێستا 120ەکەش تەنازولیان کردووە تا 65 بەڵێ عێراق ئەڵێ نەخێر 65 46 پێویستە منە لێرە ڕۆکەمە دەمی هەم جەماعەتی بەغداد و هەم جەماعەتی خۆشمان کاکە بە 5,000 بەرمیل نەوت نە دنیا ئەوەندە پێشەکەوێ کە ببین بە ئەوروپا نە دنیاش ئەوەنگە کاول دەبینە کەلاوە بۆیە لەسەر 5,000 لیتر بەرمیل نەوت ئەوەندە کێشەکە قورس مەکان و بیگەێنە نەتیجا من دەڵێم کاکە زانە هەموو حکوومەتێک بە بەغدادیش و بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمە مەسەلەیەکی شخصی نییە ئەمە مەسەلەیەکی کەسی نییە من و تۆ کێشەیەکی شخصیمان هەبێ لە بینی یەکتریا تا سەر ئێسقان یەکتری بشکێنین و دوژمناتی یەکتریکەین ئێوە هەردووکتان مەسئولن حکوومەتێکن مەسئولن لە ژیان و خۆشگوزەرانی میلەتەکەتان بۆیە پێویست دەکات هەموو هەدەفی سەرکەوتنی ئەم دانوسانە بریتی بێت چۆن خۆشگوزەرانی میلەتەکەتان دابینەکەن ئیتر لەوانەیە هەندێک جار لە دنیای سیاسەتە کاکە هەندێک تەنازولەکەی کە خۆت زۆر پێت ناخۆشە و لە سەر ئاسی شخصی لەوانەیە قەت قبوڵی نەکەی هەندێک تەنازول بکەی بۆ بەرامبەرەکەت بەڵام چیەکەی کە تۆ میلەتێکت لە بەردەستایە چاوەڕێی دەستی توێ چاوەڕێی حکومڕانی توێە بۆیە تکاکەم حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکومات جێگری سەرۆکی حکومات و ئەو وەفدە بەڕێزا بەو شێوەیە نەرمونیانیتان نوانوە وا بکەن کە دڵی میلەتەکەتان خۆشکان و ئەو متمانەیەی کە درزی تێکەوتووە و بۆشایەکی گەوری تێکەوتووە لە بینی میلەتەکەمان و حکوومەتەکەمانە یانانی کاک نەوزاد ینی ئەگەر هەر ڕێکەوتنەکە بە هەر دیوێکا بوو بە شەفافی بە ڕوونی بۆ خەڵکی ڕوونکەنەوە یعنی نەوەک ئێمە مەجای تەحلیلی نەبێشیکردنەوەی نەبێ چونکە بەڕاستی بەداخەوانێ من هەر لەم کەناڵە بەڕێزەی بەڕێستانە و کەناڵەکانی کە شەنگی برادەرە بینم یعنی وەکو بڵی فاڵەگرێتەوە جا نازانم ئەمە بۆ حملەی انتخابیە و خۆی تەرشیح کردووە و بۆ بەغا و نازانم ئەوانە سیر دەکەی مەسەل ئەڵێ ئەگەر سێشەمە ڕێکەوتن نەکرا و ڕێکەوتنەکە سەرکەوتو نەبوو ئەوە حەشی شەعبی سوپای عێراقی هێت هەموو دام و دەستگانەوتیەکان و چڵگەنەوتیەکان و غازەکان لە منتیقی گەرمیانە داگیرەکە کاکە ئەرێم عەقڵە چ عەقڵێکە چ منتیقێکە چ بیرکردنەوەیەکە تۆ بەم بڕیارەت بەم قسە نامەنتیقی و نامەسئولانەت دڵی میلەتێکە خەیتە خەتەرەوە ترس لە دڵ و دەروری خەڵکە ئەڕوێنی تووچەکەرە ئەەکەی و دووهەش ئەو قسەی تۆ ڕاز نییە کاکە بۆ خۆتان دەزانن لە ئێستاکانە پێشەوەی بێمە ستودیۆ قونسڵخانە یاخود سەفارەتی ئەمریکا هاتۆتە سەر خات کاکە و حتا بەو نەسەی کە زۆر جار قسەکانی ئێمەش دووبادا کاتەوانێ ئەڵێ قبولی ناکەین بەم شێوەیە ئەم فاوزاتە ئەوەندە درێژە بکێشیەوە لەسەر مەسەلەی نەوت و بەڵام کۆمپانیەکانی خۆمان لە زەرەران تەنانەت سەفارەتی ئەمریکا بەشداری لە کۆبوونەوەکانی کۆمپانیەکان و حکوومەتی عێراقی کردو کەواتە کاکە میلەتی کوردیش و حکوومەتی هەرێمی کوردستانیش بێ پشتوپەنانیە و ئەم عەلاقاتانەی چەند ساڵ دروست کراوە بە بەلاژ ناڕوە و خەڵکیش هەیە دیفاعمان لێکە نەک لە بەرچاوی خۆمان بەڵکو لەوانەیە بەرژەوەندی خۆشیان و ئابووری و اقتصاد و زە و نەوت و غازی سروشتی خۆشیانی تایە لەبەرەوە تکاکەم لە هەموو کەسانەی کە هەیە وەکو ئەڵێن زۆر جار گلەیەکەن ئەڵێن عەرەبەکان هەر انتخابات هاتە پێشەوانی ئیتر قسە بە کوردستان و کاکە ئێوە خۆتان داوا لە هاوکاران مەکەم کاک محەممەدم بە تەلەفۆن بۆ وەربگرن کاک ڕێبین ئەگەر بتوانانی کاک محەممەدم بە تەلەفۆن بۆ وەرگرە ئاگای لە بەرنمەکەیە بۆی هەندێک زانیاری وەرگرین لانی کەم بتوانین ئەو بابەتەوە خۆی بگاتە بینەرانی خۆشەویستی خۆمان ئەمە نامانەوێنە خەڵک بەو شێوەیە دڵخۆش بکەین کە بڵێن بەهار گەیشتۆتە ئەژنۆ نەشمانەوێ بەڕاستی خەڵک بێمێتکەین بەڕاستی وەکو ئەم ئێوارەیەش بەڕێز جێگری سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستانی بەردەوام ئومێد هەیە ڕاستە خەڵک زۆر ماندووە هەمومان ماندووی بەڕاستی ئەوە بابەتێک نییە ینی تەنانەت ئەگەر تۆ مەسەلەن ڕاستەکەی بە ئەوە نەبێت نانێکی شت هەبێ بەڵام کە ئەو دۆخە ئەبینی نەک مرتاحنی جەرگتە هەژێ کاک نەوزاد هەزاران کوڕە شەهید لە هەموو لایەکەوە هی هەموو لایەک تووشی ئەو قەیرانە بوون تکاکەین بۆی دە لایکت بۆ بێ زیاتر 100 لایکت بۆ بێ ئەو مەکەن کاکە ڕێبین هەر کاتێک کاک محەممەدت هێنا سەرخەت ئاگادار بکە باشە لەو بابەتە 400,000 بەرمیل لەوتە قسەیەکی جوانت کرد کاک نەوزاد یعنی لەسەر 5,000 بەرمیل لەوتێک یان دانوسانەکە لەوە شکست بێنیان سەرکەوێ ئەگاتە ئەوەی ئەو خەڵکە بەو شێوێ چاوەڕوان بێ و ماندوو بێ و برسی بێ
بڕوا ناکەم کاکە من هەمیشاڵم حکوومەت یاریمی کوردستانی خۆشمان فریشتە ئاسانیە بەڵام قەت پشتیان لە عەرز نایین وەکو هاوڵاتی وڵاتەکەی خۆمان وەکو وتم ئەوانیش هەر بە مەسئولیەتی خۆیانەکەن و ئەگەر ئەو بڕە سوتەمەنیە یاخود ئەو بڕە نەوتە خاوە کە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بەکارهێنن ئەگەر 5-6 کەم بێ و یا زیاتر بێت وەکو وتمان چەند ساڵە ئێمە لە بێنەوتی سپیا ڕامان بواردو و ژیانمان بەسەر کردووە لە بەنزینگرانی و گازۆیلگرانیە لە بەنزیخانەکانە ژیانمان بەسەر بردووە دەتوانیت درێژەی پێ بکێشین بەڵام ئەمە منطق نییە یعنی با هەنگی حقیقەتیش بڵێن کاکە زانە مەسەڵەن حکوومەتی بەغدا دەڵێت کاکە 400,000ەکەم تەسلیم کە من لیژنەیەکی تەکنیکی دەنێرم هەر پارێزگای لە پارێزگاکانی خۆت بەپێی عەدەدی نفوس و پێداویستیەکان و ژمارەی ئۆتۆمبیل و پێداویستیەکانی خۆت من سوتەمەنیت بۆ نێرم لە بەنزینەوە لە گازۆیلتە لە نەوتی سپیتەوە لە غازی سروشتیەوە ئەوەی پێویستکە کەواتە کە ئەم ئەو وعدە بە و هەمووشمان دەزانین ئەوە کەرکووک نزیکترین شوێنی خۆمانە باشە دەبینین نەوتی سپی زۆر هەرزانە گازۆیل زۆر هەرزانە بەنزین زۆر هەرزانە لەبەر ئەوە من ئەگەر بێتە سەر ئەو حاڵەتەی کە لەسەر ئەو خاڵە دانووسان تێکچێت داوا لە حکوومەت یاریمی کوردستانی بەڕێزەکەم و وەفدی دانووسانی بەڕێزەکەم ئەو خاڵە هەر لابن لە دانووسانەکانە وەنەوتەکە و تەسلیم بە تەواوەتی تەسلیمی بەغدادی بکەن بۆ خۆشییان باشە کاک نەوزاد ئەگەر نەوتەکە بە تەواو تەسلیم بێ قواری هەرێمی کوردستان هیچی بەسەر دێت بۆچی هەندێک لە سیاسەکانمان ئەو لێدوانیان داوە واللهی بەداخەوە یعنی من سیرم لێت خۆشیان بە سیاسی دانێن و 5-6 دەورە ئەندام پەرلەمان بوون و قسەی سیاسی و قسەی زۆر گەورەژەکەن کاکە قواری هەرێمی کوردستان قوارێکی دەستوریە لە دەستوری 2005 دانی پیادانراوە تاکە قوارێ تاکە فدرال تاکە هەرێمە کە لە دەستورە دانی پیانراوە تا ئەم دەستورە ما بێ و تا هەموار نەکرێتەوە ئەم هەرێمی کوردستانە ناتوانێت بە زەبری هێز هەڵبوەشێنێتەوە بە زەبری هێز هەڵەوەشێنێتەوە ئەی دنیای دیموکراسیمان بۆ چییە ئەی دنیای دۆست پەیوەندیەکانمان بۆ چییە ئەی ئەم چەند ساڵە 34 ساڵە ئێمە چیمان کردو لەگەڵ خەڵکە ئەگەر نتوانین ئەوە دۆست و پەیوەندی و علاقاتی نێودەوڵەتی و ناچەیمان دروست کرد بێ دێوەڵا کاکە پیرۆز بێ لەسەر ئەو گفتوگۆی زیاترەکەین کاک نەوزاد بابێکەوە بچینە لای بچینە بەغدا لەگەڵ محەممەد گفتوگوی بکەین بە تەلەفۆن لەسەر خەتە محەممەد سڵاو لێ بێ مە هەندێک گفتوگۆمان بە مەسج کرد بەنامە کرد بەڕاستی من نیگەران بووم بەرەوەی بێمە ناو بەرنامەکە هەندێک لە هەندێک پەیج و شت ئەم بینی کە بەداخەوە خەڵکی ژەی بینێ تا ڕێکەوتنەکە هەڵوەشایەوە هیچ دەرەنجامێکی نییە زانیاری لای تۆ چییە کاک محەممەد بۆی کە ئەم شەو کۆبوونەوە هەیە کۆبوونەوەکان چین دەربارەی چیە زانیاریەکان چین هەرچەندە زانم لە گەشتی ئیستۆدیۆ هێشتا لەگە خاوەن زانیاریدا بەڵام زانیاری ئەبدێت کراومان پێ بڵێ زانە سلااو لە خۆت سلااو لە کاگنەوزاد هەروە کاکشوانیش بەڕاستیدا ئەوەی گرنگە کە تۆ باسیەکەی سەقسەی لەسەرەکەی باسی یعنی کەیسێکی زۆر گەوراکەی دۆسەی نەوتە دۆسەی موچە قورآن هەرێمی کوردستانە دۆسەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانە بۆیە گفتوگۆکان هەروە بە ئاسانی کۆتاییان پێ نایە بەڵام ئەوەی گرنگە ئەمڕۆ سەعات 11 وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەسەر ئاستی باڵا کە پێکاتون لە ئامانج ڕەحیم هەروەها محەممەد کەماڵ هەروە عەبدولکەریم خەسرە و سعات 11 کۆبنەوەکەیان دەست پێ کردووە لەگەڵ سینگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەگەڵ ئەحسان عەوادی کە سکرتێری ئەنجومەنی وەزیرانە و 3 وەزیری کورد لە کۆبنەوەکە بەشدار بوونە کە دکتۆر خالشوانی وەزیری داد هەروە دکتۆر فواد حوسێن وەزیری دەرەوە هەروە بەنگین ڕێکانی وەزیری ئاوادانکردنەوە لە 11 هەتا 6:35 دقیقە کەوا ئێمە بە وردی چاودێری کۆبنەوەکەمان کردو هەرچەنێ بۆمان نەبووە بچێنیان شوێنی کۆبنەوەکە بەڵام لە ڕێگەی هەندێک سەرچاوە زانیاریمان دەستکەوتووە 7 ساعت و 35 دقیقە کۆبنەوەیکی چڕۆپڕ بووە لەسەر هەندێک خاڵ تاڕادەیەک ڕێکەوتن کراوە هەندێک خاڵ ئەوانەی کەواتە ئێستاش بوونێتە بەربەست ڕێکەوتن نەکراوە بەڵام لێک تێگەشتن هەیە هەردووا بەدوای کۆبنەوەکەش وەزیرێکی کورد لەگەڵ بەرپرسێکی کورد لە بەغدا نزیکەی ساعت 7 سەردانی سودانیان کردووە دیداری تایبەتیان هەبووە و ئەوەشمان بیر نەچێ زانە ئەم شەو بڕیاریانی پاشکەمێکی ترە تا هەرچەنە تا ئێستا تەوقیتەکە دیاری کراونیە کۆبنەوەی چوارچەوەی هەماهەنگیە سەرکردەی نێوماڵی شیعەکانە کاتوانین لایەنی بڵین لایەنێکی سەرەکی حکوومەتی عێراقا تا کۆبنەوەی هەفتانەیە و پێدەچێت ڕەشنووسەکە یاخود وڵامی حکوومەتی هەرێمی کوردستانە لە وەفدی باڵاکەوە بوارەوەها ئەو بابەت و خاڵانەی کەوا گەنگەشە و گفتگۆی لەسەر کراوە لە کۆبنەوە 7 ساعاتێکە ڕادستی سودانی کرابێ لەوێ قسەی لەسەر بکرێت بەر لەوەی سودانی بچێتە کۆبوونەوەی چوارچێوەی هەماهەنگی و لەوێ تەڕح بکرێن هەرچەندە باز لەوە شەکرێت هەرچەندێمە زانیاریە تا ئێستا پشتڕاست نەکرێتەوە بەڵام زانیاری سەرەتاییە گوایە یەکێک لە وەزیرە کوردەکان کە دکتۆر فواد حوسێن
ئەم شەو بەشدارە بێت لە کۆبنەوەکەی چوارچەوەی هاومانگی بۆی بتوانێت سەرکردەکانی شیعە قاید بن بە خودڕازی بن بە وڵامەکەی هەرێم بۆ ئەوەی بگەن بەڕێکەوتنێک و حاڵی حاضر کەم لێستا لەگەڵ تۆ قساکەم ینی وەفدی باڵای حکومەتی هەرێمی کوردستان لە کۆبنەوەیە لەگەڵ لایەنی حکومەت تا ئێستا ببوورە تا ئێستا دیار نییە لەگەڵ چی لایەنەکە بەڵام کۆبنەوەکانی حکومەتی هەرێمی کوردستان بەردەوامی هەیەوە پێدەچێت سبەینێش بەیانەکەی کۆبنەوەکان بەردەوامی هەبێت بەد لە ئەنجامدانی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەرچەندێ لە وەزیرێکی کوردەوە لە حکومەتی عێراقەوە ئەوەن دەستکەوتکەوە لە کارنامەی دانیشتەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق باسی پرسیین موچە ڕێکەوتنی هەرێمی کوردستان و بەغدا بوونی ئێمە هیچ مەترسیەک نییە حەزەکەم موچەخۆران لەوە دڵنیا بنەوە زیاتر لە ساڵێکە موچەخۆرانی هەرێمی کوردستان کەوا محەممەد شیاع سوودانی بڕیار لەسەر خەرجکردنی موچەکانیانەدا هیچ کاتێکی ئەتوانین بڵێن هیچ مانگیەکی وەکو خۆی پێویستی بە بڕیاری تایبەتە محەممەد وانە نەخراوەتە کارنامەی دانیشتەکانەوە بەردەوام بە زارێکییان خود لە دوایین لە دواساتەکانی کۆبنەوەکە تەرسی کردووە و تێدی من موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەرجەکەم بۆ ئێمە هیچ مەترسیەکی نییە کەوا وەک باس دەکرێت زانەکە گوایە ئەمە مەترسی دروست کردووە لەسەر ڕێکەوتنەکان هیچ وانە تەنانەت لەگەڵ وەزیرێکی حکومەتی عێراقیش کە کوردە قسەم کرد باسی لەوە کرد وتم کۆبنەوەکان گەشتنەتە بنبەست ئەنجامێک نییە وتی نەخێوانیە باڵکو کۆبنەوەکان بەردەوامیە بێت گفتوگۆکان بەردەوامیە بێت بۆ زیاتر لێک نزیکردنەوەی دیدگا و تێڕوانینەکانی نێوان هەرێم و بەغدا ئەگەر بوایە مە قسەی خۆیەتی بە مەسیجیش پێم وتی لە کاتی بەرناوەکە بەڵێ بەڵێ ئەگەر بگەیشتان بنبەست ئەنجامەکان بێگومان یعنی حکومەتی هەرێمی کوردستان وەک دە باڵاکەی لێرە نامایە و ڕاستەخۆ دەگەڕایەوە هەرێمی کوردستان بەڵکو لاوەتی ڕەشی لەوێ شوێنیان بۆ دابین کراوە حەدیث کراوە و سبەینێش ینی بەیانیەکەی بڵین کۆبنەوەکان بەردەوامە بێت بەڵام ئەوەی گرنگە هەندێک خاڵێ ناوەڕۆکی ڕەشنووسەکە زانە هەم بۆ خۆتم بۆ بینەران و بۆ میوانە ئازیزەکان جێ ڕوونی بکەمەوە ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان هەر چەندە سەرەتا پێداگر بووی لەسەر 120,000 150,000 بەڵام ئێستا حکومەتی هەرێمی کوردستان هاتووەتە 65,000 بەرمیل لە بەرامبەردا حکومەتی بەغدا دەڵێت 46,000 بەرمیل ینی بەستە کافیە بۆ پێداویستی ناوخۆ لەسەر و خاڵش ڕێکەوتنێکەوە لە داهاتوودا لە هەفتەکانی داهاتوودا حکومەتی عێراق وەفدێکی باڵا دەنێرێت بە سەرپەرشتی سۆمۆ بۆی لە نزیکەوە هەڵسەنگاندن کات ئاخۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ پێداویستی ناوخۆ چەندێک شتەمەنی پێویستە هەرچەندە سوودانی ئەم قسەی بە وەفدی هەرێم وتووە و پێشتریش پێیانی وتووە من ناتوانم پێشەوانەی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق مامەڵە بکەم نەوتەکە ڕادەست بکەن و جگە لەوەش لەسەر داهاتی نانەوتی داهاتی ناوخۆ ئەوەیە کە حکومەتی عێراق بە وەفدی هەرێمی وتووە ئامادە نییە بە 100 ملیار کەمتر ڕازی ببێت مانگانە کە لە هەرێمی کوردستانەوە ڕادستی بکردن و بەستم 100 ملیار دینارە و بە پێ زانیارانی کا دەستی من کەوتووە لەسەرەوەش ڕێکەوتنەکە حکومەتی هەرێمی کوردستان مانگانە 100 بۆ 115 ملیار دینار ڕادستی حکومەتی بەغدا دەکا وەکو داهاتی نانەوتی ئەوەی دەمێنێتەوە ینی کۆبنەوەکان بەردەوامن بەڵام بیرمانیش نەچێت زانە هەر لە بەغداوە لە ڕێگای ئەمریکاوە وڵاتانی ئەقلیمی بە تایبەتی باڵستانی ئەمریکا ینی هەندێک زانیاری جێربەجێر هەیە کە ئەمریکا بە تەواو پیشاری کردووە چونکە باسی لەوە کردووە زۆربەی کۆمپانیان نەوتیەکانی کە لە هەرێمن چاوەڕێی دەستپێکردنەوەی نەوتی هەرێمن نانەوێت لەوە زیاتر بوەستن فشارەکان زۆرن دەبێت هەرچی زۆر نەوتی هەرێم دەست پێ بکاتەوە هەرچەندێ ئەمە لەلایەک زانە ینی لەسەر بڕەکەیشی لە ئەنجومەنی جوێرانی عێراقەوە دەنگی لەسەر درا هیچ کێشەی نییە کەوا بەرمیلێک بە 16 دلار دیاری کراوە گرنگترین خاڵ ئەوەیە کەوا خاڵی سەرەکی ناکۆچی نێوان هەرێم و بەغدا بووە ئەو دانەوەی قەز دەکەڵەکە بۆکانی کۆمپانیا نەوتیەکانە هین کێشتا وەک باز دەکرێت زیاتر لە 1 ملیار دلارە تا ڕادەیەک یعنی لێک تێگەیشتنێک و نزیکبوونەوەیەک هەیە لە نێوان هەرێم و بەغدا وەک باز دەکرێت هەندێک دەڵێن حکومەتی عێراق و هەرێم لەسەرەوە ڕێکەوتنە کە لە بەنەوت ئەو قەز دەبدەنەوە ئەو پادێ ساڵ بکرێت یاخودەوە تا بە پارەی کاش حکومەتی عێراق هاوکاریی زۆر حکومەتی هەرێمی کوردستانە بێت بە شێوەیەش گشتی ئێمە وەکو سەرەتا لە قسەکانم ئاماژەم پێی کرد باسی چەندین دۆسەیەکەین نەوتە داهاتی ناوخۆیەوە هەروەها پرسی موچەیە پێ ناچێت بە ئاسانی یعنی کۆتایی پێبێنرێت و پێدەچێتم هەویرە ئاوی زۆر بکێشێت و ڕەنگە سبەی بەڵام ڕۆژی یەکلاکەرەوەی سبەی ئینشاءڵڵا بە ئومێدەوەی هەواڵێکی باشە محەممەد ئەوەی زانیاری بێ لە لای تۆ محەممەد ئەوەی زانیاری بێ لە لای تۆ مەسەلەن خۆتە زانی و بەرپرسانی باڵای عێراقیشەوە ئەزانن کە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ماندوون و بڕگەی چیە لە بڕیارەکەی دادگای فیدراڵی کاڵێ هەر ناکۆچێکە بێ لە نێوان عێراق و هەرێمی کوردستان دەبێ تەمویلی پارە بکرێت
بۆ پێدانی موچەی بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەگەر لێک تێگەیشتنێک هەبێ ئەگەر نزیک بوونەوەیک هەبێت چاوەڕێ ئەکرێ لەم هەفتەیە بڕیارێک بدرێ لانی کەم موچەی مانجی پێنج پارەی موچەی مانجی پێنج بنێرێ دوایی دانوستانەکان بەردەوام بێ بۆی خەڵک ئەوەندە دەرونی ماندوو هیلاک نەبێ یعنی لەبەرەوەی من ئێستا تۆم بۆیە وەرگرت بۆیە پێم وتی لە ناو بەرنامەکە خۆشت ڕەنگە لە سۆشال میدیا ببینی ینی دەرونی خەڵک زۆر ماندووەکرێ زانە بیرمان نەچێت کە من وتم پاشکەمێکی دیکە کۆبنەوەی چوارچەوەی هەماهنگگی دەست پێکات هەڵبەت چوارچەوەی هەماهنگگی یعنی لایەنێکی سەرەکی ڕۆڵێکی باڵایە لە نێو کابینە حکوومەتی عێراق بە سەرۆک وەزیرانەکەیەوە ئەگەر لە کۆبنەوەکەی ئەمشە وەڵامی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر چەند خاڵێکی بنێنێ وەکو پێداویستی ناوخۆ وەفد ڕەوانەی هەرێم بکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ڕێکەوتنەکە پەسەند بکرێت ینی چاوەڕێکرێت سبەینێ لە ئەنجومەنی وەزیرانی عێراق پرسی موچە بڕیاری لەسەر بدرێت بڕیارێکی ئینشاڵڵە بە ئومێدیەوەی دڵخۆشکەر بێت و ڕاستەوخۆ قەرار لەسەر خەرجکردنی موچەی مانگی پێنجە درێت ئەگەر وەکو قەرز بێت یاخود بەڵام ئەگەرێکی زۆرە کە من ئەو زانیاریشم دەستکەوتووە ڕەنگە بەسلسە بێت ئیتر ئەتوانین بڵێن ئەگەر ڕێکەوتنەکە بکرێت موچەی مانگی پێنج سەر بکرێت هەر لە ناو هەفتەی داهاتوو موچەی مانگی شەشی سەرفەکرێت تا سیوێکی دوانزەی ئەم ساڵ موچە ڕێڕەوی خۆیەگرێت بەڵام گرنگەوەیە با بە گەشتبینی و بڕوانینە ڕێکەوتنەکان چونکە زۆر خاڵ لە خۆی لەگرێت زۆر بڕگە لە خۆی لەگرێ وەکو نەوتە وەکو ڕادەستکردنی داهاتی ناخۆیە و هەروەها پرسی موچەیە بۆیە یعنی پێ ناچێت بە ئاسانی تەواو بەڵام سبەینی ڕۆژی یەکلاکەرەوەیە بەر لە کۆبنەوەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق چاوەڕێ دەکرێت هەردوو لە بەو هیوایم بگەنە ڕێکەوتن و یعنی بە هەواڵێکی دڵخۆشکەرەوە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان چیتر لەو چاوەڕوانی و لەو محنەتیە نەبێنێت. سوپاسەکە محەممەد سوپاس بۆ زانیاریەکانت بە هیوایەوەین هەر خۆشمژدەبی خەبەری خۆشت هەبێ هەواڵی خۆشت پێبێ و بەردەوام بە لە بەدوا داچوونەکان بەردەوام بە هەر نامەیان بۆ بنێرەوە تەلەفۆنیان بۆ بکە شتێکت هەر دەستەکەوێت تۆ زانم ورد و کۆڵنەدەری سوپاس محەممەد سوپاس باش کاک نەوزات کەواتە ئەمە دۆخەکەیە ئێمەش بەرنامەکەمان شرۆڤەکەمان هەڵبەتە بە ئەو ڕوونکردنەوەی بدەم کاک نەوزات بڕیار بوو بەڕێز کاک شوان کەلاری کەندامی زووی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بەشدار بێت لە بەرنامەکە لە کەلارەوە بەڵام بەداخەوە گرفتی تەکنیکیمان هەیە گرفتەکە لێرە نییە شانسمەیە شەریکاتی قوبوڵ ناکەن گریگەوەیە بە هەمومان هەواڵێکی ئاڵگۆڕ بیرڕاش بکەین بێگومان بەداخەوە کە نەتوانرا بەشدار بێ باشە لەسەرەوەی کە محەممەدمان ئێستا وەرگرت بۆ ئەو بوو کە بەڕاستیمە بڵین شتێک نییە ئەمە یاریە ئەم شەو ئیتر چێ دۆڕا ئەوە ینی ئێمە بەڕاستی ویان لێ کردووە وەکو نەتیجەی یاریەکە ئەم شەو سەعادە دەست پێکایەتە لە یانزە دەرەکەوێ ڕیال مەدرید دەیباتویان بەرشۆلۆنە هەرێمی کورسای باتویان بەغدا بابەتەکە ئەوە نییە بابەتەکە ئەوەیە کە بەڕاستی ڕێکەوتنەکە تەراکوماتی کۆمەڵێک کێشەی توور و درێژە بەڵام خۆشکرێ موچەیەک بنێرن بۆ ناکرێت کاکەوە تۆ دوو مانگە پارەت کۆ کردوەوە یعنی بەڕاستی ینی دوو مانگە پارەت کۆ کردو هیچ پارە سەرف نەکردەوە لە ئەگەر حسەکەی بەغاش بێت من ئێمە سەر و قسەیە کاڵیم کاکە حکوومەت هەرێمی کوردستان وەکوتم ئەم شەو نەکۆتا شەوە و بەیانیش نەکۆتا ڕۆژە وە کۆتایی دنیا نیە بەڵکو من تەسەورەکە خۆی مەسلەیەکی مەشهور هەیە ئەڵێ کێشە تا ئالۆز نەبێت تا نزیک نەبێتەوە لە بنبەست چارەسەر نادۆزرێتەوە بۆیە چارەسەرەکان ئیشەڵا دەبێ و ئێمە هەموو کاتێ گەشتبین بین نەگڕەشبین بین و بە دەردی جەناب دەڵێ دڵ و دەرونی خەڵک خۆش بکەین و دڵ و دەرونێکی ئارام قسە بکەین نەگوەکو حملەی ئینتیخابی و تای حملەی ئینتیخابی قسە بکەین بەڵکو بە مەسئولیەتەوە قسە بکەین من لێرەیە حەزەکەم قسەیەکیش بکەم هەموو دانووسانێک کە شوهوایەکی تایبەتێوێ کاکە چ لە بەرامبەرت چ لە لای تۆوە من ئەمڕۆ بەڕاستی تۆ لە گەرمەی دانووشاندت ناردووە و حەزیژەکەی بە حساب ڕێ بکەویت بەڵام ئەمڕۆ کۆبوونەوەیەکت کردووە لە هەولێر بە هەموو کادرانی حیزبەکەی خۆت باسی حیزباتیەکەی باسی تاگلانیەکەی باسی بەهێزبوونی پارتیەکەی ئەگەر پارتی بەهێز بێ هەرێمی کوردستان بەهێزە بێ حکوومەت هەرێمی کوردستان بەهێزە بێ ئەگەر پارتی بەهێز بێت ئەوە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان دەبێنێتەوە ئێمە قبول ناکەین وا ئەکەین وا بچێ وا بڕوا کاکە ئەمە ئەگەر من و تۆ دەبەرنامەش بکەین دە قسەش بکەین بەقەدەر قسەیەکی سەرۆکی حکوومەت بە مەسئولێکی ڕسمی ناخوا چونکە کابرای بەرامبەر دەڵێ ڕۆژنامەنووسی قساکە چاودێری قساکە ناچێتە گیرفانەوە وەکو بڵین باشە بەڵام تۆ سەرۆکی حکوومەتی لە قاعەیەکە وەکو ئەڵێن 500 کەست کۆ کردوتەوە تۆ ئەمە ئەگەر
بۆ وەرەقەی زەخت بەکارێنیت بەداخەوە بەخوا لە جنوب و لە حکوومەتی بەغداد دەسەکانی هەمووتان کەشفە لە بەهرێمی کورد لە هەرێمی کوردستانە قورساییتان سسەنگتان جەماوەریتان نفوستان هەموو ئەوانە بۆیە ئەمە ڕاستی خەڵکیش ترسیلەوە هەبوو لە دوای ئەو لە دوانەوە خەڵک وتیانەمە ئەوا بیت ڕژبینە بیت کاکە کەواتە تۆ وەفتێکت نردووە نەدەسەڵاتت داوەتێ کاتی پێ ئەکوژی و ناتەوێت ڕێبکەوی و متمانت نەماوە ئەمە خەلەلێک دروست دەکا و لە بەرامبەرژان ڕەتفعل دروست دەکا کاکە هەمووان دەزانین لەوانەیە زۆر کەس بڵێن وڵاوانی و نەتیجەکە بەو شێوەیە نییە کاکە لە 15 کە بە جەنابی کاک مەسعود قسەیەکی کرد و هەڕەشەیەکی کرد ئیتر کێشەکە دروست بوو بۆ مانگی موچەی مانگی 5 و مانگی 6 و حوتیشی هاتۆتە سەر و نزیک بۆتەوە لەبەر ئەو بەڕاستی مەسئول ئەپێ مەسئولانە قسە بکە تەسریح بە مؤتەمەری سحوفی بە کاک زانە خۆت سحوفی گرتن و بەستنی مؤتەمەری سحوفی کارێکی زۆر قورسە زۆر مەترسیدارە یعنی کەسێک لە خۆی ڕانەبینێ کەسێک پڕ بە زانیاری نەبێ کەسێک خاوەن دەسەڵات نەبێ ناتوانێت لە بەرامبەری دەیان ڕۆژنامەنووس و کامێرە و ئەوانەیە قسە بکە و تەسریحی ئەوانە بە بە شەرتێک تۆ مەسئول بیت بە شەرتێک دۆخەکە زۆر خراپە زۆر ناهەموارە لە ساڵحی تۆ نییە تۆ پێویستت پێێتی من قسەیەکی کاکەم لەوانەیە بڵێن کاکە عێراق باڵا دەسترە و پێویستی بەم ڕێکەوتنە نیە و حکوومەتی هەرێمی کوردستانیش هەر چەند ساڵە هێناوێتی هەروە بێ نەخێوانە ئێستا وەکو وتم کێشەکە لە دوای 11 ساڵ خەریکە ئاگاتە بنبەست نە حکوومەتی هەرێم ئەتوانێت زیاتر تەحمل بکە بە بێموچەیی بە بێنەوت بە بێفرۆشتن هەر بەڕاستی و بابەتە سوودی حکوومەتی عێراقیشی تایە بەڵێ ڕێکەوتنەکە ئەی چۆن با ئێستا بوت بازەکەم حکوومەتی بەغدا یعنی ئەوە نیە حکوومەتی عێراقی دانیشت بێت و پاڵی لێرا بێتەوە زۆر بێنەت بێت کاکە ینی خەڵک واتە سەورەکە وایە وێنایەکیان لای خەڵک دروست کردووە کە حکوومەتی عێراقی پاڵی لێداوەتەوەڵەوە بۆ ڕازیم بۆ ڕازینیم ینی ئەوش پێویستێتی ئەوش بابەتەکە بۆ ئەوش گرنگە جا بۆ ڕەهەندە دوورەکانی ئەم بابەتت بۆ باسکەم تا ئێستاش ئەمڕۆ کۆبوونەوەی دۆناڵد تراپە سەرۆکی ئەمریکا لەگەڵ بنیامین ناتانیاهو بەڵێ بۆ جارێکی کە ڕەزامەند وەرگرتنی ئەمریکا بۆ لادەوە دەستپێکردنەوەی شەڕ لەگەڵ ئێرانە باش بێنە بەرچاوی خۆت من بۆ خۆم پسپۆرم لە بواری نەوت وزەکەیە ئێران هەر پێشتیش کارتی داخستنی تەنگەی هورموزی بەکارهێنا هەم بۆ مساوامەکرد هەم بوو گفتوگۆکردن باڵێ ئەم تەنگەی هورموزە حتا هەفتەیە لەمەو پێش وتی من ڕێژیشی کردووە بۆ ئەوی هەچی پاپۆڕە لەو تەنگەیەوە تێپەڕ و پێ بتەقێتەوە و زەرورجانیش کەمکە لەم حاڵەتەیە ئەگەر عێراق ئەم شەڕە دەستی پێکردەوە تەنگەی هورموز داخرا تاکە دەواازەی عێراق بریتە لە کەنداوی عەرەبی کەنداوی فارسی بۆ ناردەدەرەوەی نەوت بەو شێوە گەورە و بەرژەی کە خۆتان دەزانن مانگانە 3,300,000 بەرمیل هەنارداکە باشە ئەگەر حاڵەتە هاتە پێشەوە یاخوا شەڕ نەبێت چونکە من هیچ کاتێ لەگەڵ شەڕانیم شەڕ ماڵوێرانیە بۆ هەموو لایەک ئەگەر لە خۆش نەبی چونکە هەر پڕیشکێکمان بەرەکەی خۆ دەزانی باشترین ڕێگا و کورتترین ڕێگا بۆ عێراق بریتە لە بۆری بەندەری جیهان تورکیا کە بە کوردستانە دەڕوا کەواتە عێراق لەو کاتیا ئەوەیە حاڵەتێکی کات بۆ معلوماتت لە مانگی هەشتا ئۆپێک پلاس ڕێکخراوی ئۆپێک پلاس بڕیاریان داوە کە بڕی بەرهەم زیاد بکەن 518 بەڵام ئەوە گەرێکی دوورە ئەگەرێکی دوورە ئەگەرێک بێ شەڕ دەست پێ نکاتەوە مەسەن لە وەختە پێویستی بە ڕێکانی هەرێمی کوردستان ئێستا قسەیەکی کەشت بەڵێ ئەمە پێشتر زۆر پشتی پێبەسترا بەڵام لە دوای ئەو جەنگەوە کە جەنگەکە بەرەوە ئەو کۆتایی هات تقریباً کاکە کۆتایی نەهاتووە بە ئێران و بە ئیسرائیل شۆڵێ هودنەیە هودنەیە یعنی شەڕاگرتنی کاتیە بۆ معلوماتت هێشتا هیچ اتفاقێکی ڕێکەوتنی نووسراو نییە کە بۆ ڕێکەوتن بێ و مەرجەکانی ئەوە بێ بەرحاڵ کەواتە ئەگەر نەوتی ئەو بڕەنەوتە کەوتە بازارەکانی جیهانەوە باشە کەواتە سعری نەوت دابەزێ عێراق بۆ خۆی پێویستی بە پارەیەکی زیاترە باشترین ڕێگا چیە ئەم 400,000 بەرمیل نەوت هەرێمی کوردستانە من ئاوا بە یەکەوەی بەسمەوە کەواتە لێرەیە حکوومەتی عێراقیش پێویستی بەم بڕەنەوتەیە بۆی ئەوەندەش پێداگریەکە کە سۆمۆ بیفرۆشێ چکە بەداخەوە کاکە خۆمان زانیمانم من بۆ خۆشم شارەزای بوارەکەم هەچی حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکەی فرۆشتۆ بە نیوە قیمەت فرۆشێتی باشە ئەو نیوە قیمەتەش کە فرۆشتێتی لە 42 43 44 بۆ کۆمپانیا نەوتەکان بۆ باقەکەشی بۆ حکوومەت هەرێم بووە ئێستا نازانم باسی ئەوە کەنەڵێ ئەو نەوتەی کە ئەفرۆشێتیش سفر داهات بۆ حکوومەت هەرێم و خەزێنی وەزارەتی ئابووری حکوومەت هەرێمی کوردستان من پێم سەیرە ئەم حاڵەتە بۆ وایە ئەمە حاڵەتێکە عێراق خۆتان نزانن لە مانگی 11 لە بەردەمی هەڵبژاردێکی چارە نووسازایە
زۆر لە چاودێرەکان و وڵاتانی دنیا و هێزەکانیش چاوەڕێی گۆرانکاری گەوراکەن لە هاوسەنگیەکانی هاوسەنگە سیاسەکانی ناو پەرلەمانی عێراقی داهات و حکوومەتی داهات و عێراق. ئایا ئەم سەرکردە ئیتار تەنسیقی کە ئێستا هەیە بەم یەک و یەکگرتووی ئێستا ئەمێننەوە ئاچێ باڵادەستە دەبێ و کێ حکوومەت پێک دێنێ و تەوەجوهی چییە لە حاڵەتێکە کە ئێران ئەو تاو تەسیرەی نامێنێ لەسەر عێراق بە خۆمان دەیبینین. بۆ معلوماتت ئێستا کێشە گەورەکە خۆشت دەزانیت موچەی حەشتی شعبیش کێشەی تێکەوتووە لە ژێرزەختی ئەمریکایە کە بە بانکی دارایی مرکزی عێراقی هەموو کی کارتەکان و ماستەر کارتەکانی ئڵغا کردێت و کارتێکی مرکزیدا ئەنێت ئەماوی لەژێر زەختی ئەمریکا بۆ ڕێخستنەوەی بواری دارایی و ئابووری عێراقا. دوێنێ خەبەرێک بڵاو بۆ تۆن چەند ڕاستە نازانم تەنانەت باس یەکەن میلیشا شیعەکان کە ئەزانن ئیتر بێپارە و بێمەسرەفە بن تەسەوور ئەەکەی وەکو ئەڵێن خۆیان ئامادە کردووە بچن یەدەگی عێراق لە ئاڵتون دەست بەسەرا بگرن و بیبن بۆ خۆیان. قواتێکی ئەمریکی گەشتێتە شوێنەکە و حتا گواستێتەوە بۆ شوێنێکی ئەمینتر. ئەمە دەوڵەتی عێراقە کاکە لەبەرەوە من دەوڵەتی عێراق بە دەوڵەتێکی بەهێزدانانیم ونا ئەوەندە کارتی فشاری لەبەردەستان نییە بەرامبەر هەرێمی کوردستان تەنها موچە خۆرانە کاکە خۆڕاستە ئەوە کارتێکی زۆر فشارە زۆر ئەوەی من مشکلەکە کێشەکەی خەڵکی کوردستان زۆر ماندووە قسەکەمان ئەگەر هاتپە هەرێمی کوردستان بیتوانی بە پارەکە بە موچەکە ئەوەمان نەبوو مەسەلەن جاران کە هەبوو ئەخردا کاکە بۆیە من دایمەن دەستەگرین بە یاسا و دەستورەوە ئەمەیە مەوزوعەکە بە ئەم کێشەی نەوت ڕاوەستانە لەسەر چیەوە دروست بوو لەسەرەوەی دەوڵەتی عێراق شکاتی کرد لە دادگای پاریسی نێودەوڵەتی بازرگانی و دوو دەوڵەتی خاوەن سیادە و سەروەری عێراق تورکیا دۆڕانی و ملیارێک و 400,000 ملیۆنیشی غەرامە کرد. ئێ باشە کەواتە تۆ ئەبێ بە دەستور و بە یاسا کار بکەی لەوانێ زۆر کەس بڵن کاکە عێراق دەوڵەتی یاسا و دەستور نیە منیش لەگەڵتام ڕاستە بەڵام هەر دەبێ مەرجعەکەت ئەوە بێ ئەی تۆ خۆ دەستنایتە هجوومەکەیت دەزێتە خەباتی چەکداری جارێکی کە بۆ شاخەکان و شەڕ و کوشتارەوە ناکرێت ینی بۆیە نەدۆخەکە نەقۆناغەکە نەناوچەکە تەحملی ئەوە ناکە کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا بەم شێوەیە درێژە بکێشن و بۆیە وەکو وتم حکوومەتی بەغداد لە دوای مانگێک داهاتوو و پێشم انتخابات و دوای انتخاباتە یعنی هاوکێشەکان ئەوەندە دەگۆڕێت لە ناوخۆی عێراقا من نازانم چۆن و بە چ ئاراسەیەکە ئەڕۆن بەڵام ئەم انتخاباتە هەمویان ئەزان انتخاباتێکی چارە نووسازە لە بینی سوننا لە بینی شیعە لە ناو شیعە خۆیان و بۆ کوردیش لەبەر ئەوە بۆیە ئەڵێم بە قسەکەی جەناب دووبارە ئەکەمەوە خۆزگە مەسلەی داهات و قوت و موچە ڕەبت نەکرێتەوە بەم هەناردەوە بۆیە من ئەلێرەوە پەرلەمانەکانی کورد لە پەرلەمانی عێراقە کە پێم وایە دەست پێکاتەوە بە کار و کردەوەکانی لەم ماوەیە یەکێک لە خاڵەکان وە بەشداری لە ئەو یعنی وا بکەن بەشداری ئەوکەن جەنابی سەرۆکی کۆمار باشە تەدەخول بکە کە لەگەڵ محەممەد شیع سوودانی کۆبەوە بۆ ئەوەی مەسلەی موچەی فەرمانبەران نەبەستێتەوە بە هەناردەکردنەوەەوە ئەوە مەسلەیەکە ئەمە مەسلەیەکە وەکو وتمان مەسلەی موچە لە یاسای بودجێ 2025 تەخسیس کراوە بڕی پارەی بۆ دانراوە بە سیعری نەوتی $72 و $70 دانراوە ئێستا تۆ بۆ ئەی بەسیتەوە بە 400,000 بەرمیلی نەوتی هەرێمی کوردستانەوە. یەک قسەی کەش بکەم بۆ ئەوەی بزانن ڕاستە یەک ڕۆژ بۆ ئێمە زۆرە بەڵام هەموو ئەم اتفاقیەوە هەموو ئەم ڕێکەوتنە تەنها بۆ تا سیوێکی 2025 خوا کاکە بیرمان نەچێت چونکە بۆ ساڵی 2025 ساڵی 2026 یاسایی بودجێی خۆی دادەنرێ وەلەویا بە شێوەیەک لە شێوەکان ئەکەوێتە سەر دیبلۆماسیەت و سەر ئەندام پەرلەمانی کوردستان چۆن سازی بکەن چۆن باشی بکەن لە ساڵی هێرێمی کوردستان. وڵا خۆزگە ئەو ماوەیە چارەسەرە بوو خەڵک لەو قەیرانە دەرباز بوو وەکو ئەڵێ خوا کەریمە بۆ مانجی 12 و دوای مانجی سیوێکی 12 لە سوڵتان مەحموو گەورەترە هەموو کاتێ دەرچێک ئللا ئەبێ بدۆزرێتەوانێ و من بێ ئومێد نیم وە گەشتبیریام خی گەورە حکومەتی هەرێمی کوردستان هەمووانە نەرمەکە کە بەرژەوەندی خۆشیان ڕەچاوەکەن وایە حتمما لەبەرەوە نابێ ئینسان مەیوز بکە مەیوز بەدەم خوایەک هەیە قەت بێ ئومێد ڕاستە ناخۆشە ڕاستە وەڵام من ئەزانم کاکە خەڵک قەرزی کردووە خەڵک بێ نان نییە بیخوا خەڵک سوتەمەنی نییە خەڵک مەسەرەن قوتی ڕۆژانەی خۆی نیە بە ئەوە خەڵک لە سێژەما کردوێتی بە ژەم و ژەمونی وێک هەموو ئەمانە کارەساتە خەڵک بە هەردە پێم ناخۆشەوە قسەیەکەم خەڵک لەوانەیە وازی لە شەرەف و کەرامەتی خۆشی هێنابێ لە هەنگە حاڵەتە ئەمانە ناکرێت مانگێک و دوان و هەژمانی کە بەردەوام
بێت زۆر وتم من هەموو دوعای خێرەکەین انشاءالله دوعایەکێک لەو خەڵکە دڵپاکانش قبوڵە بێ یەکەم ڕاگەاندنەکانمان وەکو دەرونی خەڵکمان دوو نەکەن دڵ دەرونی خەڵکمان دوو نەکەن بە مەسئولیتەوە ئەکەن تکاو ڕژا ئەەکەم هەموو ئەو کەسانێک کە یەنە بەرنمەیەک و قسەیەکی خێر بکەن دەرونی خەڵک ئارام بکەنەوە گەشتبینی بن بە خەڵک ڕاستە لەوانەیە بڵێن ئێمە لە حقیقەتەوە قساکەین و حقیقت ئەمەیە و حکوومەتی هەرێم وا ئەکا وا ئەچێ کاکە ئەوە قۆناغێکە و ئەوەیە من دەڵێم ئەم قۆناغا حکوومەت یاریمی کوردستان بۆ ئەم هەژمانگ و مانگی کە لە ساڵی 2025 ماوە ئەم ڕێکەوتنە بکە تاخوا دەرفەتێکی کە بۆ ساڵی داهاتوو خوانێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک نەوزادی مهندی شارەزای پرسی کاروباری نەوت و غاز و حەزمانە کرد کە شوان کەناریشمان لەگەڵ بۆ ئەویش ئەندامی انجومەی نوێنەرانی عێراقە بەڵام تازە نەمانتوانی لەگەڵ یا بەشدار سپاس بۆ هاوکارم محەممەد و هەموو ئەوکارانی ئێرش بە هیوایەوەین بەیزنی خوای گەورە ئینشاءالله ئەم شەو دڵنێرمیەک دروست بێ لە هەردوو لاوە وەسبەی نوێژ قەرارێک بدرێ بەڵکو لانی کەم ئینشاءالله موچەی مانجی پێنج بدرێ تاکو خەڵک هەناسەیەک وەرەگرێ ئەو وەختە دانوستانەکانیش بگەنە دەرەنجامی بوونەوەکەی ئیداری تەنسیقی پێم وایە دکتۆر فواد حسێن بەشدارە بێ بە حکمی سەرۆکی ئەنجومەنی ئابووری عێراقا و سەرۆکی وەفدی مفاوزە و خۆشتان دەزانن زۆر نزیکە لە سەرکرداتی پارتی دموکراتی کوردستان بە ئینشاءالله بەڵکو ئەم شەو وەی قەرارەکە ئەگەر چەندی یاسا و دەستور و دەستبادان بێ دوزار بڕیارێکی بڕیاری سیاسیە گەرەوان ئەو شەو بڕیاری لێ بدەن باکیدی دەستی محەممەد شا سوودانی ژواڵا بێ بتوانێ بڵێەوە تریلیۆنە دینارە ناردم بە قسەکردن ئاسانە وشاءالله بە عملیش ئاسانە بێ ئێمەش لەگەڵ هاوکارانە بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خوای گەوراگەی لە مولایەکتان بێ